سڵاوتان لێبێت لە فڵکەی مامەڕێشەم لە شاری سلێمانی دوای ئەوەی کە ماتۆڕێک دوامەوە دەبینرێت لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکە تا بەریەک دەکەون لەم فلکەی مامەڕیشەیە کە ماتۆڕێک بە پیسانەکانی ئێمە 5 بۆ 6 کەسی خێزانێکی لەسەر بۆ مەستی میوانی چون بۆ میوانی بەڕێگاوە بوون ئەو ئۆتۆمبیل لیان دەدات و لە ئاکامدا بەداخەوە کەسێک لە نێوان تەمەنی 20 بۆ 25 ساڵ گیان لەدەست دەدات و بەڕێوەری فریاکەوتنی خێرا سلێمانیوتی 6 کەسی دیکەش بریندار بووە و باسی لەوە کرد بە گشتی تا ڕادەیەک دۆخی بریندارەکان باشتر من ئێستا دەچمە لای یەکێک لە شایەت حاڵەکان. سڵاوتان لێبێ ئێوە ڕووداوەکەتان بینی یان زانیاریەکان لە ئێوە چییە؟ والله ئەمە لە ماتۆڕەکە دەرچووەها لە ئەمە ڕوون لە ئەمە سایدەکە 5 کەس هەیە 5 کەس هەیە کەسەکە سایغەکە مردووە لەگەڵ ئەمە مەناڵەکە لەگەڵ خێزانەکە قاچ و دەست و ئەمە ئەشکاوە بە ئەمە صاحب سیارەکە ڕانجەکە ڕم بە سرعت تقریبا 250 ئەمە هاتووە بەس ئەمە صاحب سیارەکە مەناڵەکە گەورەتر نییە ئیجازە نییە بەس شۆفێری ئۆتۆمبیلەکە بە خێراییەکی زۆر ڕۆیشتووە والله بقوة يعني تقريبا الرون 200 يعني أما بازار يعني معقول الرون ب 200 نارون ب 200 أما مۆڵەتی شۆفێری نەبووە ئینجازەی نەبووە والله إجازة نية بوليسەکە هاتووە لێرە و ئەمە إجازة نییە شۆفێری ئۆتۆمبیلەکە ئینجازەی نەبووە بەڵێ ئەمە سایغەکە إجازة نییە ئەرە والله دەرچووە لە ئەچم لە مرکزە و یەک کەس مردووە لە مستەشفە ئەرە والله و لەگەڵ ئەمە مەناڵەکە قاچ و ئەمە هەموم جەنابەت بینیت کە زۆر خێرا بوو ئۆتۆمبیل والله ڕوون بە کامێرە و تەسویر هەیە و لەگەڵ ئەمە هات بە سرعت ئارە والله سەد چییە والله زیاتر گوناحە کاکە ئەمە بازارە تو ناچم لە شەستی لا ئەچم لە دەرەوە ڕۆین کامێرە هەیە ئەسا ئەمە عیادە هەیە کامێرە هەیە ماتۆڕەکە هاتووە ئەلێرە دەرچووە لە ئەمە سایدەکە یەکسەر هاتووە سیارەکە بە سرعەتەکە ئەمە حادثە والحمد لله يعني هیچ فرق نییە کورد و عرب هەموو برا و هیچ مشکلە نییە يعني ئارە والله لا حول ولا قوة إلا بالله چاو خۆش بێ دەست خۆش بێ زۆر سپاس وەکو بینیت ئەمەیەکی لە شاحڕەکان بوون دەمەوێت تا ڕادەیەک لە شوێنی ڕووداوەکەش نزیک بووە کە دوای ئەوەی دیارە وەکو ئەو شار حاڵە وتیتی ئۆتۆمبیلەکە زۆر خێرا بووە تیژڕەوی بووە ئەو دەڵێ لە 200 ڕۆیشتەوە دیارە من نیشانەی ئەوەیە کە زۆر خێرا بووە درەنگیش خۆی بۆ گیراوەتەوە خۆی توانێت ئۆتۆمبیلەکەی کۆنتڕۆڵ بکە بوو وەستێنێ وەکو ئەو شاید حاڵە باسی کرد کە شۆفێرەکە لە ئێستادا لە مرکزی پۆلیس لە ناوەندی پۆلیس دەست بەسەرە و یەکێک لە قوربانیەکان کە تەمەنی لە نێوان 20 بۆ 25 ساڵە گیانی لەدەستداوەوە ئەوانی دیکەش بەداخەوە سەرجەمیان بریندار بوون ئەمەی دەیبینن تیمەکانی پۆلیس و پۆلیسی فریاکەوتن و پۆلیسی هاتوچۆشی لێکە لە شوێن ڕاوەکەن ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان لە شوێنی ڕووداوەکە کۆبوونەوە هەوڵ دەدەم دیمەنی ئۆتۆمبیلەکە ڕانجۆڤەرەکەتان بۆ بگواسمەوە کە ئەتوانین بڵێن کەمتر با بڵێن ئاسەواری ڕووداوەکەی پێوە دیارە بەڵام لەبەرەوەی کە ئۆتۆمبیلی بەرامبەر ئۆتۆمبیل نەبووە ماتۆڕێک بووە بەدڵنیایە کاریگەری نەرێنەکەی زۆر زیاتر بووە کامێرامانی هاوکارم یارمەتی دەربێ ئەوەی کە دەیبینم پێشەوەی ئۆتۆمبیلەکەیە کە کێشاوێتی بە ماتۆڕێکی دا و ئەو ماتۆڕەش خێزانێکی لەسەر بووە بەداخەوە شۆفێری ماتۆڕەکەی گیانی لەدەستداوە و لە هەمان کاتیشدا ئەندامانی خێزانەکەی دیگە کە 5 کەس بوون بریندار بوو.